سڵاوتان لێبێ بەیانیتان باش بێ سڵاو سۆڤە سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بێت بۆ هیوای کە لە هەر کوێکن لەش ساغ و تەندروست بن هیوای باشترینەکانتان بۆ خوازین پرۆگرامی ئەمڕۆمان دەست پێکەین هیوادارین لەگەڵەوەی کە سەرەتای هەفتەیە سەرەتای ڕۆژێکی باشیش بێ بۆتان و تۆ کۆتایی هەفتەکە بە هەمان شێوە پڕبێت لە وزە و لە تەندروستی بۆتان ئەمڕۆ لەگەڵمان بن کۆمەڵێک بابەتی جیاوازمان دەبێت لە ڕۆژانی ڕابردوو بگومان بینیوتانە زانیوتانە تیشکمان خستۆتە سەر کۆمەڵێک بابەتی جیاواز و لە یەکتر دوور بەڵام هەمووی بەلای هەندێکمانەوە گرنگا بوو نمونە بابەتی کشت و کاڵیە بابەتی هونەریە بابەتی ئەدەبیە بابەتی تەکنەلۆژیایە بابەتی ئەندازیاری و پزیشکی و زانستی هەموو ئەمانە گرێ دەدرێ بۆی هەموو ئەو کەسانەی کە پێویستیان بە زانیاری هەیە لە یەکێک لەم بوارانە بتوان لە ڕێگەی میوانەکانمان لە ڕێگەی راپۆرتەکانمان ئەم بابەتانە بگەینین سەرەتا ناونیشانی ئەو بابەتانەتان پێ دەڵێن کە ئەمڕۆ لە ناو بەرنامە بەیانی 24دا هەیە پێشمەرگەیەک سەرڕای ئەرکی پاراستنی نیشتیمان هەڵبەستوان و پەخشان نووسێکی دەستڕەنگینە ئەمساڵ دوو کتێبی نوێی بە چاپ گەیاندووە لە کاتی دروستکردنی خان و دیزانکردنی ماڵەکانمان کۆمەڵێک کەم و کوڕی و هەڵا ئەنجام دەدەین لە ڕێگەی ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ ئەندازیاری شارەزا قسە لەسەر پلانی ئەندازیاران بۆ خان و باڵەخانەکان دەکەین. ئەم شەو لە بەغدا یانەی هەولێر و قووەجەویە ڕوبەڕوویەک دەبنەوە لە یاری کۆتایی جامی عێراق یاریەکی مێژووی و چارن و ساز دەکەن. لە سلێمانی مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبی پیاوێک لە ناو دووکەڵی تەقینەوەدا بەڕێوە چوو. جوتیارێک لە عەنکاوەی شاری هەولێر پێشانگایەک بۆ 6 زۆرترێ لە ماڵەکەی خۆی دەکاتە. بێگومان دوێنێ ڕۆژێک بوو کە ئەتوانین بڵێن بۆ هونەردۆستان بۆ ئەدیبان بۆ شاعران ڕۆژێکی تایبەت بوو کەسیش نییە لە ناو کوردستانە شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس نەناسێت جا 10 ساڵ بەسەر کۆچی دوایی شێرکۆ بێکەسی شاعر تێدەپەڕێت لە شاری سلێمانی بامەدەبوونی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی یاریمی کوردستان چەندین شاعیر و ئەدەب دۆست یادی ئەو شاعرە بەرزەیان ڕاگرت. شێرکۆ بێکەس یەکێک بوو لە شاعیرە جواننووس و قەسیدە باشنووسەکان قەسیدەی بایسکلێکی کەرکووکی یەکێکە لە قەسیدە درێژەکانی بێکەس بەڵام نەخۆشکەوتن و مەرگ بە تەواو نەکراوی ئەم قەسیدەی هێشتەوە. بەیانی و باش من ناوم بولبولە خەڵکی ئەم باخچێم دەمێکە باخەوانێکی تووڕەمان لێپەیا بووە نەگوڵێ نەدارێ نەمەلێ 10 ساڵ بەسەر کۆچی دوایی شاعری ناوداری کورد شێرکۆ بێکەس تێدەپەڕێت لە یەکێ لە شارەکانیدا دەڵێت هەر کاتێکیش کە مردم دوای خۆم بۆ ئێوە و کوردستان چەندین شاری نازدار بەجێدێڵم هەر لەم چوارچێوێژدا شێرکۆ بێکەس و شاعرەکانی هەمیشە بەنەمری لە ناو ئەدەبیاتی کووردا دەمێنێتەوە. هەموو ناوزڕانی سەر و سنەوبەر و دارسێوانە لە پایچی پێم ئەڕێتۆ وەڕسکەری وەڕسکەر بەیانیان زوو پێش باو پێش کازیوە و بەر لە نیشتیمان خۆی لە خەوەڵەسی. بێگومان شێرکۆ بێکەس ناوێکی گەورەیە لە ئەدەبی کوردیە جێگەی خۆی لە هەر شوێنێکی هۆنراوە ینی وشەکانی لە تەواوی ئەدەبیاتی کوردیا ڕەنگی یاوەتەوانێ ئێمە ژۆگرە خراوی شار ئەمە یەکەمین ساڵ ئەمیاداکەینەوە بەڵام پێمان خۆشە ئەمیادە بەردەوام بەرز ڕابگیرێ. شێرکۆ بێکەس یەکێک لە لایەنە دیارەکانی ژیانی یەکێک لە لایەنە دەوڵەمەندەکانی ژیانی جگە لە نووسینی شعر و پەخشان نووسینی نامەیە و ئەدەبیاتی نامە لە ئەدەبیاتی شێرکۆ بێکەس هیچێکە لە
بوارە زۆ گرنگ و کاریگەریەکان لە پاش مردنی کاکشێرکۆ دەستم کرد بە کۆکردنەوەی نامەکانی سەرەتا بەریجی یەکەمی نامەکانی بە ناوی تافگەی وشە و هەڵوێست چاپ بوو لە کتێبێکە پاش ماوەیەکی تر پاش ساڵێک لە دووەم ساڵی کۆچی دوایی کاکشێرکۆ بەشی دووەمی نامەکانی کۆکردەوە و لە ئێستا سەرخاڵی بەشی سێمی نامەکانی شێرکۆبێکەسم کە بە هەمووی زیاتر لە 150 نامە بێت. سۆڤان لە مێژووی کوردستان با بڵێن بە تایبەت ناڵێم درێژایی مێژوو کوردستان مێژووی نوێی کوردستان با بڵێن لە شۆڕشەکان لە هەموو ئەمانە کاتێک ناوی پێشمەرگە گوێ لێ دەبێ ڕاستەوخۆ بیرت لۆ بەرگریکردن لۆ چەک هەڵگرتن لۆ پارێزگاریکردن لۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان دەچێت ئەم جارە پێشمەرگە باز دەکەین بەڵام بە دیوێکی دیکە بە شێوازێکی دیکە باش چونکە لە ناو بابەتی شعر و پەخشان و ئەوانەین یاخود بابەتی پێشتریشمان هەر بەو شێوە بوو حەزمان کرد ئەم جارە دوو شت تێکەڵ بێ بەیەکەوە هەم قارەمانێتی و ئازایەتی بەهێزی جەستا هەم ئازایەتی و قارەمانەتی لە ناخە چونکە هەکار ئەوەی کە شعر و پەخشانیش دەنووسێت هەر ئازایەتی و قارەمانەتیگە هەستەکانی خۆی هەنێتە سەر کاغەز و ئەینووسێت جا پێشمەرگەیەک لەگەڵ شعر و پەخشانە ئاوێتە بووە کە ئێستا میوانمانە دڵشاد میراودەلی شاعیر و پێشمەرگە کە پێشمەرگێکی دێرینیشە بەخێر هاتن تاکەین کاک دڵشاد بەخێر بێ سەرچاو بەیانیت باش زۆر بەخێر بێ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ میوانداریە سپاس کە ئەو چەند خولەکە بەیەکەوەی زۆر سپاس سۆڤان ئەگەر لەوە دەست بکەن پرسیارەکانمان ژیانی پێشمەرگایەتی لەگەڵ ژیانی نووسی ئەم دووە هیچ شتێک هەیە کۆیان بکاتەوە یان مانەوەتان لە غەریبی هەندێک جار وەستانتان لەسەر سنوورەکان بەرگریکردنتان ڕوبەڕووبوونەوەتان لەگەڵ دوژمن ئەمە لە بری ترس یان لە بری بەرگریکردن بۆتە هەوێن بۆ ئەوەی قەڵەمەکەتان باشتر و ڕەشتر بنووسێت بۆ خۆی مەجای شۆڕژگێڕی و بیری نەتەوایەتی پانتایەکی زۆر فراوان هەیە لە ناو ئینساندا و لە ناو بوونەوە و لە ناو زهنیەت و بیرکردنەوەی مرۆڤیشدا بە هەمان شێوە ئەم هەستە شۆڕژگێڕی قوڵای پێشمەرگەش بەرزەسە دەبێت هەموو ئەوانەی کە داکۆشی لە نیشتیمان دەکەن هەرێشێک بە جۆرەکان بێشک هەستی شۆڕژگێڕێکی قوڵ لە هەناویاندا هەیە مەسلەی پێشمەرگایەتیش لەگەڵ کارلێکردنی لەگەڵ نووسین بێشک تەئسیراتی گەورەی لەسەر قەڵەم و لەسەر فکر و لەسەر بیرکردنەوە هەیە من پێم وایە ئەوە ڕێی خۆمە و جاری تریش گوتومەکە ئەم هەستە شۆڕژگێڕە دەبێت لە نووسینەکاندا ڕەنگ بداتەوە دەبێت بەرجەستە بوو بێ جا بە پەخشانە بە شعرە بە سلەیماتە مینیە بە هەموو ئەو شێوازانەی هەیە کە تۆ توانی بەرگری لە خاک و وڵات و نیشتیمانی خۆت بکەیت چکە لە هەموو کاتێکدامە پێویستیمان بەچەک نییە لە زۆر کاتی تردا خۆی قەدیمەوە کورگ و توێتی 100 ساڵ چەک و ڕۆژێک گەرەک ئینشاڵڵا هەر پێویستیمان پێ نابێت بەڵام ئەگەر ئەنی گوتمانمە بەسەوە نیە تەنیا لە کاتی چەکدایان پێ بتوانین بە چەک بەرگری لە نیشتیمان بکەین بۆیە بە قەڵام و بە بواری ڕۆشنبیریش هێ من مامۆستای هێمن لە قەدیم دەیگوت گوتوێتی پەچە بدڕێنە ڕاکە بڕۆ مەدرسە چاری دەردی دەردی کوردەواری خوێندنە هەر خوێندنە ئەنی لە قەدیمەوە ینی هەست لە شاعیرە کلاسیکیەکانی ئێمە پیاوانی سەرکردەی شۆڕژگێڕی ئێمە هەستیان بۆ فەراغ کردووە کە ئێمە پێویستیمان بۆی هەیە بڕۆین بەرەو زانست و زانیاری زۆر چاکەم کاک دڵشاد کاتێکە شاعیرێک شعرێکی لەلا لە دایکە بێت تر کات نازانێت سەرەکەی لە چۆنەڵێن لە کتوپڕ هەندێک وشەی بۆ دێت ئیلهامێکی بۆ دێت جا زۆر جار گرنگە کە قەڵەم وەرەقەی لەلا بێت ئێوەش ناو ژیانی پێشمەرگایەتی بوونە هەندێک جار بووە ڕوبەڕووی ئەو شتە بوونەتەوە چۆن توانیتانە لەو جۆرەیت کە هۆنراوەکان دەرخەکەیتەوە لە لای خۆت ئەی هێڵیتەوە دواتر بینوسیە هەرە بێ لەو دەقای بینوسی مۆقفی وات بەسەر هاتۆ چیت کردووە دوو جۆر نووسین دوو جۆر
ئانووسات هەیە بۆ نووسین. براون جاکسۆنێک لەو نووسەرە ئینگلیزانەیە کە دەڵێ هەمیشە لە کاتی نووسنیش قەڵەم وەرەقەت بالابێ لەبەرەوەی زۆر جار لە کاتی خەو هەڵدەستیەوە شتێکت بەبیردادێ بەیانی نامێنێ. ینی مەسەلا هەر شاعر نییە بۆ هەموو شتێک وایە بۆ یادەوەریەکانی وایە بۆ بواری ڕۆشنبیری هەر بە بەزانێک کە بگری پێویستیت بەوە هەیە تۆ چۆن دەڵێ شتەکانی خۆت یاداش بکەیت. بەس بە نسبەت شعر دوو جۆری هەندێکی هەیە مچڕکەیە کورتە دێ و دەینووسی. هەندێکی شەیە قەسیدەی دوور و درێژنەوە پێویستی بە معریفە و مەجای فراوان هەیە تۆ بەداوام ئیشی تێدا بکەیت. من دەقم هەیە بە 15 خولێک نووسراوە دەقیشم هەیە بە 3 هەفتە نووسراوە. هەردووکی تێدا هەیە. ئەوەن یەکاک دشات کە دەڵێ زۆر زار شاعیر دەڵێ بۆم هات ینی وەکو بە زەمبیلەیەک لە ئاسمان بۆت بێتە خوار ئەوە ینی ئەوەی کە تۆی دەپەیوەست بە سەقافەی نووسەر هەیە بۆی دادەنیشی بۆ ئەوەی ڕستە سازی بکە بۆی وشەکان بتوانێت بە تەواوی یەک بخاتەوە هەندێک جار وەکۆی کە وشەیەک چەند مانایەک دەدا هەمووانە کار لەسەرکردنە. شاعر پەیامبەر نییە و ئیلهامیشی بۆ نایە ئەوە نییە ئیلهامێکی خودایی بۆ بێ ئەوە نییە. بەڵێ ئیلهام هەیە لە شعردا بەڵام ئەمانە شتی مچڕکەی زۆر کورتن ینی ئەوەی زیاتر دەبێنێتەوە نەفەسە درێژەکەیە ینی شاعیربوونی شاعیرێک بەوە نە بە شعری کورت ناپێودرێ بە شعری درێژ دەپێودرێ مەبەستمەوەیە کە لە یان با بڵێن لە شعرە کورتەکانیدا ئەگەر بمنە 50 شعری کورتی نووسی بە چلیان باش بێن ئەنجا دەپێودرێ کە ئەمە شاعرێکی باشە یان شتی جوانی نووسیوە. بەڵام تۆ چل شعری کورتت نووسی بێ مچۆرکە بۆ منە ئەو هایکۆی یابانی کە لە 3 دێڵ 4 دێڕ تێپەڕ ناکە ناکرێت تۆ چل هایکۆت نووسی بێ و 35 خراپ بێ. بەڵام پرسیارەکە بۆ ئەوەیە کە بتەوێ شعرەکە بپێوی یان شاعیرەکە پێوەرێکت بۆی هەبێ هەڵی بسەنگێنی پێویستی بەوەی هەیە توان بە شعر کۆمەڵێک مەرج و خاصیت و تایبەتمەندی خۆی هەیە مێژووی خۆی هەیە ئیجایی هەیە حضوری هەیە و مەسەلەن بۆن منە کێشی پەنجە هەیە و ئەم شعرە نوێبوونەوەی نوێی تازە هەیە و ئەوانە پێویستیان بەوەی هەیە شاعیرەکە ڕاستە باسی ئەوە بکەین شعر شتێکی خودی زاتیە بەڵام لە هەمان کاتە پێویستیمان بۆی هەیە معریفەیەکی فراوانی تێدا بێت. ئەگەر شعرەکە معریفەیەکی فراوانی پێوە نەبێ ناتوانین بە شاعیرێکی مستەقاف یان بە شاعیرێکی داهێنەر ناوی بەرین یان با بڵێن هەڵسەنگاندنمان بۆی هەبێت چکە لە ناو شعریشدا مثلەن ئێستا ناسینە ناو بۆ شتی تر بێ وەزام ئەوەندە بەس بێ بۆ پرسیار. باش بمبەوە ماڵی عشق نیشتیمانێک لە ڕەنگی ئەوین ئەم هەموو عشق و ئەوین و لە عشقی نیشتیمانەوە هاتە یان لە عشقی شتی دیکەوە هەستەکەم زۆر زیاتر بەرەولای ئەوینە مەرجنی هەموو شاعرێکیش بۆ ئەوینداری شت بنووسێ چ ئەم ئەوینەمە بەستت کامانەیە خۆی هەر لایەنەکانی شعر ئاینیە سروشتیە ئافرەتە نیشتیمانە ئەوانە هەموو لایەنن پێویستە بۆیان بنووسێ هەمویان چەمکی گەورەن چەمکی گەورەی گەردونی و دنیاین هیچ کاتێک لەوانە شاعر نابێ ئەو لایەنە فەرامۆش بکات. شاعرێکی وەکو گۆران کە نوێبوونەوەی لە شعری کوردیدا کردووە لەناو سروشدا کردوێتی ئەوان مەسەلەن مەحوی لە تەسەوفدا کردوێتی نالی لە کۆمەڵێک شتی فکری و هزریدا کردوێتی بە سادە و ساکاریش ئەنی هەرە شەکل لەو شاعیرانەکە بگری هێ من مەسەلەن بۆ مەلای سروشت و ئافرەت باش ئەوەی تۆ چ ڕێچکەیەکی گرتووە ئەمان هەردووکی تێدایە هەردووکە لە ناو پێشمەرگایەتی بوویتە ناو سروشتی کوردستان بوویتەوە و زانیتە کوردستان چ زوڵم و زۆرێکی بەرامبەر ئەکرێت ڕەنگە ئەو لایەنە زاڵتر بوو بێت. بێشک من پێشتریش لە پێشەوە کتێبانش بنووسم گۆشەی شعری نیشتیمانیم هەبووە لە گۆڤارەکان ینی لە گۆڤاری دەنجی پێشمەرگە لە شوێنی تر لە سلەماتەمینەکان هەمیشە شعری نیشتیمانیمان خوێندوتەوە پەخشانمان نووسیەوە بۆ سلەیماتەمینی بۆ ئەوانە یعنی ئەمە وەکو پێشمەرگەیە کادیری نیشتیمانی و پێشمەرگەیەکی چۆن دەڵی سەربازێکی ونیە و نیشتیمانەین چ بە چەک بێت چ بە قەڵەم بێ دەبێت لە خزمەتی وڵاتە دابین. ئەوانەش بێشک ئەوانیان زیاتر شعری نیشتیمانی تێدان ئەوانە زیاتر شعری ئەوینی تێدان ئەن تقریبن جیاکارێکم لە نێواندا کردووە بەڵام ئەوەی دەمێنێتەوە شعر بەگشتی هەر شتێک بێ مێژوو بێ هەر لایەنێک دەنووسی بۆ هەر بابەتێک دەنووسی بە ڕێی من گرنگ شعرەکە دەبێ بابەتی معریفی و هوەری جوانی تێدا ئەمە خاصیتەکە بەڕاستی ئەوەیە کە مەرجەکە ئەوەیە کە هوەری شعری تێدا بێ یان شعر بۆ خۆی هوەرێکی باڵایە شاعر مرۆڤێکی هوەرمەندە ئەگەر دەستی بۆ ئەو بابەتانە نەبێت بۆ ئەو کۆدانە نەبێت دەبێ و شاعیر بە نەشارەزایی چی بێتە ناو هەندێک بابەتی شعریەوە
ئەم لایانەی فەرامۆش کرد بن ینی نەزانێ ڕیتم چییە نەزم چییە مۆسیقای ناو شعر چییە وێناندنی شعر چییە ینی تۆ شاعریشی وەکو گۆران بگرە لە ڕێگای کامێرای شعرەوە وێنەی سروشتی جوانی وێنەکان لە گۆرانەمەدا مامۆستا دڵشاد تایبەت بە بەرهەمەکانی خۆت ئەگەر باز بکەیت جگە لەم دوو بەرهەمە شعریە کە ئێستا هیناوتە پێشتر بەرهەمەکانت چەند بەرهەم بوون ئێستا کۆی گشتی بەرهەمەکانت چەندە؟ وڵا ئوستاز گیان من یەک پەلەم نەکردەوە لە بڵاوکردنەوە 2004 یەکەم تلیفەی غوربەتم چاپ کرد کۆمەڵە شعرێک بوو هەتا 2019 چاپم نەکردەوە 2019 کانیاوی خەیاڵم چاپ کرد پەخشان نامە بوو باس لە بابەتە کۆمەڵایەتەکان و چەند تێزێکی کۆمەڵ ناسین بەڵام بە زمانێکی ئەدەبی شعری ئەوانە نووسراون ئەوینی دواتریش 2023 و دوانم چاپ کردن ئەوە چەند مانگێک دەبێت 4-5 مانگێک ینی چوار بەرهەمەم هەیە پەلەم نەکردووە لە بڵاوکردنەوە زیاتر مەبەستشمەوە بووە کە ئیش لەسەر چۆنایەتی بکەین نەک چەندایەتی ئەحمەد هەردی یەک لەو شاعیرانەیە تەنها ڕازی تەنیایی هەیە بەڵام شاعیرە بەست فاتیمەکەی بەسە بۆی ئەحمەد هەردی بناسی زۆر ڕاست مامۆستا دڵشاد هەر شاعیرێک کاتێکە شتێک ئەنووسێت بەشێکی ڕەنگە لە نووسینەکانی چیرۆکێکی لە دوا بێت هەشە تەنیا یەک بەرهەمی چیرۆکێکی زۆر قوڵی بەدواوێ کام یەک لە بەرهەمە شعرەکانی جەنابەت چیرۆکێکی لە پشتەوە هەیە باگراوندی چیرۆکێکی هەیەکە هەم لە دڵی تۆ جێی خۆی کردوەوە کە حەزت کردو بخیتە سەر لاپەڕێک بۆ خۆی چیرۆک هەندێک زیاد دروستە بێ شعر ئەو لایەنەی کە پشتی بێدەبەست یەک لە ڕەگەزەکانی شعر خەیاڵە خەیاڵ ئەنی لە ڕووی فەنیەوە ڕۆڵێکی زۆر دەبینێت لە ناو شعردا بەڵام بەرزەستەکردنی خەیاڵ لەگەڵ واقع ئاوێزانکردنی لەگەڵ واقع شتێکە پێویستی بە هونەری شعر و بە دەربڕینێکی شاعیرانەی جوان هەیە بۆ ئەوەی کە چیرۆک بڵێ هەموو ئەو دەقانە چیرۆکیان لە پشتە هەموو ئەو دەقانە تراژیدیان لە پشتە هیچیان بەبێ ئەوە نەنووسراون یعنی بەبێ ئەوەی کە کامیان لە هەمووی بۆ تۆ کاریگەرترە بێگومان ئەمانە هەمووی هەر شاعرێک و هونەرمەندێکات بێتە لایمە کە دەستی نووسینی هەبوو بێ باسەوی کردوێتی هەموو نووسینەکانم وەکو ڕۆڵەیەکی خۆم خۆشەوێت هیچ کامێکی نییە بڵام ئەمەم لەوەی تر زیاتر خۆشە بەڵام کامل لای تۆ کاریگەرتر بۆ چیرۆکی چی بووە؟ ئەنی ئەوەی زیاتر چیرۆکەکان بەڕاستی لە کانیاوی خەیاڵدان کە پەخشان نامەیە شتی کۆمەڵناسی و کۆمەڵایەتیانن بە زمانێکی شعر زیاتر لەوێدا زیاتر ئەوەم کردووە بەڵام لێرەشدا نازانم ئەگە تەماشا بکەمەوە ئاو هات تەماشایان بکەمەوە ئێستا بەڵام بوونبوونە ئێستا ئەمامە مەسەلەی شعری تێدا لەسەر ئاڵا هەیە لەسەر ئەنفال هەیە لەسەر خۆشەویستی هەیە لەسەر شتێکی تر یعنی تۆ دەتوانین بە کورتی شتێکمان بۆ بخوێنەوە؟ بۆنە ئاساییە ئەڵێ ڕۆژێ پرسییم لە شۆڕەبی لەوەتای هەموو دەتبینم تۆ شەکەت و خەمپەرستی بۆ ڕخسارت وێرانەیە تخوا ئەگەر بڵێ ڕاستی وتی لەسەر سەکۆی سێبەرەکەم لاشەیەکیان نەشاردەوە لاشەی مناڵ بێشوشتن و کفن و دفن ناویان لێ نازیندە بە چاڵ ئەو سا لە ناو قەهری خۆمە نوشتامەوە بەڕووی خاکی نیشتیماندا سوژدەم بۆی برد وەک پەرستگا چەند بۆ مڕوانی پێیم نەبرد بە لاشەکەی تاکو خواردیان دوو پشکومار لەو ساتەوە نوشتامەوە و پرچەکانم بەڕووی خاکە هات نەخوات دەستەکانت خۆش بێ ئێسما مۆستا دڵشاد میراودەلی شاعیر و پێشمەرگان بەیانێ میوانی ئێمە بۆیت هەر هەبی و لەشت ساق بێت ئەمڕۆ سۆڤان بابەتێکی دیکە هەیە بابەتێکی گرنگە بەلای وەرزشوانان بەلای هەموو خەڵکی کوردستان بابەتەکە پەیوەندی بە ینی وەرزشی هەولێر هەیە بابەتەکەمان وەرزشیەکە ئەمڕۆ یاری کۆتایی دەکات لەگەڵ گیانی قووە جەویە کاتژمێر 8 شەو بۆیە هاندەران یانی هەولێر لە ئێستاوە خەریکن ژمارێکی زۆری پاسیان بۆ دابین کراوە بۆی گەشتی بەغدا بکەن دەربازمان لەگەڵ باش با لەگەڵ دەرباز قسە بکەین با بزانین جەوی ئەوێ چۆنە چەندێک هەوادار لەوێ هەن واکە بەڕێ ئەکەون چەندێک هەوادار بەڕێ دەکەون وا دەچنە ئەوەی کە یاریگاکە و لە یاریگاکە و یاریەکە ببین و تا بکێشن بۆ یاریزانەکانمان دەرباز باش ئێمە تۆ دەبینین بەڵام جۆمان لە دەنگی تۆ نییە با بزانین تۆ گوێبیستی دەنگی ئێمە هەیت زانیاریمان پێ بدە سەبارەت بۆ
هاندەرانی کە بەرەو بەغدا بەڕێوە دەکەون. دەرباس گوێ لێمانە؟ دەرباس ئەگەر گوێت لە ئێمەیە سڵاوتان لێ بێتن ئێستا ئێمە لە نێو هاندەرانی یانەی هەولێرین خەریکە بەڕێ دەکەون بەرەو بەغدا زیاتر لە 80 پاس دەبێت پاسی بچووک و گەورە هاندەرانی یانەی هەولێر زیاتر لە 2000 هاندەر لێرە لە سەحات 30 خولەکی بەیانیەوە بەڕێکەوتونە تەنانەت ژمارەی هاندەران هەیە بەڵام لە نێو پاس جێگایان نابێتەوە ئەمەی دەبینێن یعنی گەنج و لاو و بەتەمەن و هەمووی هاندەری هەولێرە دەستی هاندەرانی هەولێر لێرە نەکاو گرسڵاو لێبێ پێم بڵێ تاوکە چەند پاس ڕۆیشت ئەتا ئێستا 65 پاس بەڕێ کراوە بە پشتوانی خوای گەورە ئینشاڵڵ بە سلامت دەگەینە بەغدایە زیاتر لە 25 مشایە و کە دەموو کۆستەر بوو هەمووش بە پڕی ڕۆیە مشاش تایبەت بە خەزان بوو ئینشاڵڵ بە پشتوانی خوای گەورە بە سلامت دەگەینە بەغدایە و لە بەغدایە دەسەلمێنین ئەوەی دەبینیم لێرە کاکۆگر هاندەر هەیە بەڵام کۆستەرەکان کەمە قەڵەباڵغی زۆر بەڕاستی کەمە ڕێژەکە زۆر کەمیشە ڕێژەکە لە بۆ کەمی ڕێژەکە کەمە بەڵام الحەمدولە هەتا یەک هاندەر مابیتن ئەمە لە ملعبی ناسێ دەرێ هەتا یەک هاندەری هەولێر مابی ئەگە بە چاری بیان بەسەردیان بین سیمایکی جوان لە یاریگای شان بدەن هەموو یەک دەستان ئەمە ئەوسار یانی هەولێر لە مەرحەلەی دوو کە قیت بووە بەسای ئەو هاندەرە خۆشەویستان نەبوون ئەوەی ئێمە کردمان لە هەموو عێراق نەکرایە و بە خۆشتان ئاگادار لەمە پلەیەکەمان هینە لە سوشال میدیای ئەوە دەستکەوتە ئێستا زەمە گەویشتنە یاری کۆتایی لە کاسی جامی عێراق ئەوەش دەستکەوتەکە ئەمە باشترین هاندەرمان هەیە و لێرەش تاکە هاندەری بەجینیالین هەتاکو خۆمان ناڕۆین هەتاکو هەمووی گەشتی بەغدای پێ نەکەین ئەوە دەبینی پاس بە پاس دەڕۆن ینی پاسە گەورەکان زووتر بەڕێکەتن نزیکەی زیاتر لە 30 پاسی گەورە دەبوو بەڕێکەوەکو هاندەرێکی یانی هەولێر چیت هەیە دەڕۆنە بەغدا ئینشاڵڵا بەسەی خالی یاریەکە دەگەڕێنەوە دەستخۆشی لە مەحافز و لە قایم قامش دەکەی بۆ دابینکردنی ئەو پاس و ئەوەی بۆ هاندەرانی خۆشەویست بۆ عایلەشی دابین کردو دەستی خۆش بی ئەوە دەبینی یان تەنانەت پاسەکان ئەوەندە پڕبوونە پاسەکان ئەوەندە پڕبوونە خەریکە کێشە لە نێو هاندەران دروست دەبێت ژمارەی پاسەکانێکا زۆرە دەبێت زەردی زۆرە کاک ڕاستەخۆ لەگرتم ببوورە ڕاستەخۆ لەگرتم چی ئەو قەڵەباڵغیە شوێن نییە ئەوە شوێن نییە خەرک کەپسە هاندەر دێنیە لە کۆستەر لە مەشائەی حتا یەک نەفەری ژێرە مابی بەزیان ناهێت چەند پاس ڕۆیشتنە لە بەیانی بە قورئان بە ژمار نایە ئەسلام لێ تێک چووە چەند پاسی گەورە سی ڕۆیشتووە ئەو پاس بچکانە وەڵی نازم ئەفتا بۆ هەشتایە نۆهەتە نازانێت بە ژمارە ئەگە بە ژمارە بۆم باسکەیت چەند 2000 هاندەر ڕۆیشتنەوە کرەکارە 2500 و 4000 نییە برای من نانا هەر بڕۆ لە 5000 هەر بڕۆ لە سەرێ خێزانی شێدا بۆ عیلەش تێدایە ئەستا ئەو مەشائل لە پێش وەڕاوەستای عیلە تێدایە تێلو هاندەرانی یانی هەولێر تو سەرۆشی دەستەی تەمەنێکی دوور و درێژت هەیە داوا لە هاندەرانی یانی بەشتی لێرە دەکەم لە ناو یاریگای شەعب بە ئەسلوبەکی جوان هاندەنەکی جوان هانی یانی خۆیان بدەن هانی یانی دایک بدەن بێ کاسەکەش ناینەوە هەولێر بێ کاسەکە بژی هەولێر ژمارەی پاسەکانە ینی ئەمە پاسە بچووکەکان ماون پاسە گەورەکان سەرجەمیان بەڕێکەوتونە ئەمە هاندەرانیانەی هەولێرن و ژمارەی هاندەران تا دێ زیاد دەبێتن ئەمە هەموو ئەو پاسانەی کە لێرە نەپڕ هاندەر کراون کە دەسات 30 خولەکە بەڕێکەوتونە ئەو پاسە گەورانەی کە لێرە بوون زیاتر بەڕێکراون و پاس تایبەت کراوە بۆ خێزان ئەمە چیت هەیە وەکو هاندەرێکی یانی هەولێر بۆم ڕاگرەوە بۆ ڕاگرە چیت هەیە وەکو هاندەرێکی یانی هەولێر وڵای ئینشاڵڵا ئەوڕۆ بەڕێ دەکەوین تەمای خوای گەورە ئینشاڵڵا بردنەوە وەلەو زەوی فەرقەی چاکە ئینشاڵڵا لێیان دەبینەوە ورەی هاندەر و قوتی نادیاربیل و ئەماسەتی هاندەر بوو ئەماسەتی یاریزانەکان ئینشاڵڵا ئەوڕۆ دەکەینە هاوێنە گلۆوەی کاسکە بین و ناو یاریگە شەید فەڕەنسی بینەوە پێشکەشی بە خەرچی هەولێرێ بکەین و بینە پایتەختی یاریمی کوردستان گیانەکەمی چاوتان باسم کرد یانێوە هاندەرانی یانەی هەولێرن ڕەنگە زیاتر لە 6 کاتژمێریان پێویست بێتن بۆی بگەنە بەغدا کە زیاتر لە 5000 هاندەری یانەی هەولێر وەگەوەی کە دەستەی هاندەرانی یانەی هەولێر دەڵێن بە نزیکەی 100 پاسی گەورە و بچووک لە کاتژمێر 30 خولەکی بەیانیەوە بەڕێکەوتونە بۆی هانی بۆ هاندانی یانەکەیان هەولێرە بڕۆ لە جامی کۆتایی عێراق ڕوبەڕوویانەی جەوێ دەبێتەوە لە
یاریگای شعب لە بەغدای پایتەخت ئەگەر کاتم ماوە دەرفەتم پێدەن هاندەری تر وەردەگرم ئەگەر نادەگەڕێمەوە لای ئێوە هاوڕێیانم لە ستۆدیۆ ئەوە هەیە بەردەوام دەبم باشەکە من دەمەوێت چەند هاندەرێکی تر وەردەگ بەردەوام بین باشە بەردەوام دەبم دەمەوێت چەند هاندەرێکی تر بە ئەو هاندەرانە وەربگرم دانەوێت قسام بکەن هەموو هاندەری یانەی هەولێرن هاندەریانێت چی تێ وەکو هاندەرێکی یانەی هەولێرە ڕۆ دەڕۆنە بەغدا والله بەس دوعایەک ئینشاءالله دەبینەوە ئینشاءالله چیتان هەیە لەوێت پێت وایە هەولێرە ڕۆژیان کاسەکە لەو خۆمانە کارکمە ئاسانە ئەمە دایم حیساب لە فەرق گەورە ناکەین پێت وایە ئەوڕۆ هەولێر سەرکەوتوو ئینشاءالله شتوان بەخوا سەر دەکەوین سەلامەتی دەمەوێت چەند هاندەرێکی تر وەربگرم لێرەنا کا پاسی تو لەگە چێ دەڕۆ هاتیمە پاس زۆرە پاس دەڕۆی چی تێ لەسەر یاریەکە والله عزم لێ هەولێر باتەوە ئینشاءالله هەولێر سەر دەکەویتەوە ئینشاءالله کاسەکە بە کاس سۆدەینەوە والله ئەمنیش وەکو ئەو بەڕێزێکە سالی برادرم بخۆمە کوردین خەلکی عراقین بە هیوای ئینشاءالله بە سەرکەوتن دەگەڕێ دەچین بە سەرکەوتنیش بۆ هەولێر باسم کردەوە هاندەرانیانەی هەولێر ئەمە دوا پاسەکانی کۆتاییە بەڕێ دەکەون بۆ بەغدا بۆ هیوایان بە سەلامەتی بگەنە بەغدا بە سەلامەتیش بگەڕنەوە کە ژمارەیان زیاتر لە 5,000 هاندەر دەبێت ئەوەی کە من بینیم ئەوڕۆ بەڕاستی ژمارەی 1,000 زۆرە بەڕێ دەکەون بۆ بەغدا بەڵێ دەرباس سپاس بۆ تۆ بەو هیوایان یانەی هەولێر بە ئەنجامەوە بگەڕێتەوە یانەی هەولێر بۆ یەکەم جار لە مێژوو بتوانێت جامی عراق بەدەست بێنێ دڵی ئەو هاندەرانەی کە لێرە لە چاوەڕوانی دەنی ئەوانەی کە گەشتی بەغداشان کردووە نەشکێ باڵێ دەچینە سەر بابەتێکی دیکە باسی ڕێکخراوی کوردستان دیالۆگەکەین لە چارچێوەی کار و چالاکیە کولتوری و ئەدەبیەکانی پرۆژەی نمایشکردنی فیلمی کوردی لەوێ دەستی پێکردووە هەفتانە نمایشی یەکێک لە فیلمە کوردیەکان دەکرێت پاشان بە ئامادەبوونی بینەران دیالۆگ لەسەر فیلمەکە دەکرێت داغی چی میراوە ئەم فیلمە چیرۆکێکە ئاوێتەیە لە دوو هێڵی درامی هەڵیانجراوە لە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و کارەساتی ئەنفای دوو خێزانن چیرۆکەکە لە ڕووی کۆمەڵایەتی و معالەجەیەکی درامی کۆمەڵایەتیە کارە ساتەکانە گێڕێتەوە با بڵێن تەرحی ئێمە لە ناو ئەم فلیمەیە بۆ ئەو دوو کارە ساتە تەرحێکی دیکۆمنتاری نییە ئەوە نەیشتی کۆمەڵایەتیە. وەکو ڕێکخراوی کورسان دیالۆگ فرە ڕەهەندە کارەکانمان ئەم ساڵ زیاتر ویستومانە کار لە بواری هونەریە بکەین ئەویش بە هاوکاریکردنی دروستکردنی فلیمی سینەما یاخود کورتە فلیمیان کردنەوەی پێشنگای شێوەکاری زیاتر حەزەکەین لەو بوارە کار بکەین بواری هونەری چونکە لەگەڵ بواری ئەدەبیە هاوشانی یەکن هەردوو بوارەکە بۆ بەرەو پێشتوونی کولتور و فەرهەنگی کوردی. لەگەڵیانە هەژاجیان بە قوربان چاوەکەم مەعز بۆ خوا باوکی باوکم لە داری دنیا خوا هەرتووی بۆ منیش بردەوە بۆ فریای خستەخانەتان نەخست دەقە بوو کاکە لە کۆڵانەکانە کارەبا بڕابوو سەلماسۆڵ و بارانێک بوو هەر نەبێتەوە. هاکارە چینە سەر بابەتێک من زۆر گلەیم هەیە لەو بابەتە بابەتی مەبەستم گلەیم نییە لە بابەتەکە وەکو خودی خۆی وەکو ئەندازیاری باسی ئەندازیاریەکە نه گلەیم هەیە لەوەی کە بیرکردنەوەی خەڵکی ئێمە لە دروستکردنی خانوبەرەیە زۆر سەیر و سەمەرە سێ مطبەخی هەیە لە حەوشە شت سوورەکاتەوە مطبەخی حار مطبەخی بارد دازانم ژووری 7 بە 5
مەطبەخێ بۆ جوانکاری ژوورێکی میوان و کەسیشی تێ ناچێت قەنەفەکان بە 2 ساڵیش کەس ناچێت لەسەری ئارام گوتی دەفتەرێک لە واجهە و دیکۆری دەرەوە دەدات دارێک لە بەردەرگا ناچێنە اینجا ئەمانەوێ قسە و باسی زیاتر بکەین ماڵە ئەندازیەکان کە بە شوێکی ئەندازەی دروستکراوە زاڵبوونی خواستی بازاڕیش هەکار زۆر گرنگە بۆی کە هەوڵاتی واکات بیریەوەیە دوای بیفرۆشمە هەمومان لە جێ خۆمان بووینە بە بزنسمان باشە لەسەرم بابەتە دەوەستین لەگەڵ میوانێکی ئازیزمان هەیە ئەمیش ئەندازیار ئەرکان هەمزە هەم ئەندازیارە هەم مامۆستای زانکۆیە ئەندازیار ئەرکان زۆر زۆر بەخێر بەخێر هات زۆر خۆشحاڵم تەوان سۆڤان بۆ من خۆشە با منەوە بڵم ئەم هەردووکیان هاوڕێی منداڵی یەکترین لە سەرەتاییەوە کاگەرکان هاوڕێی قۆناغی سەرەتایی زۆر خۆشحاڵم ئێستا دانیشتم ئەو وەکو ئەندازیارم وەکو ڕۆژنامەنووس بەیەکەوە لە بەرنامە دنیا چەند جوانە ئەوانە بەڵام وانە دابڕابین هەر یەکمان بینیتەوە تۆ زیاتر مەجال هەیە هجووم کە هجووم ناکەم بەڵام من کاگەرکان دەناسم دەزانم دنیا بینیەکەی جوانە بۆ بابەتی ئەندازیاری بۆیە پێم خۆش کە ئێستا لێرە وەڵامی پرسیارەکان بەستشمان ئەوەیە زیاتر ڕێنمایی خەڵک بکات بۆی کە بەشێکی ئەندازەی جوان خانۆکانیان دروستکەن دووبارە بەخێر هاتی کاگەرکان لەوە دەست پێ بکەین ئێستا بابەتی واجی هەیە کەمتر تیشک دەخرێتە سەر ئاسوودەی ژوورەوە دیکۆری ژوورەوە جوانەی ژوورەوە ئەمە پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری هەیە پەیوەندی بە خواستی بازار هەیە پەیوەندی بەچی هەیە بۆچی بەم شێوازەیە ئایا ئەم شێوازە دروستەکەی یان پێویستی بە گۆڕانکاریە زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵم کەمڕۆ لێرە ئامادەم لەگەڵێوی بەڕێز کاکەکار برادێکی ئازیزە شانازی بۆ ئێمە بەڕاستی زۆر سپاس بۆ بەڕێزت لە ڕاستی بابەتێکی گرینگە پێویستە قسەی لەسەر بکەین هۆکاری ئەوەی کە خەڵک ئاوا بیر دەکاتەوە یان خانوەکانمان بەو جۆرەیە بەڕاستی ئەوانی باست کرد تەواوە یەک لەوانە ڕۆشنبیری خەڵکە خەڵک حەزەکە خانوەکەی لە کۆڵانەکە لە خانووی هەموو خەڵک دیارتر بێ و لە هەمان کاتیش خواستی بازار ئەو خانووی کە لە واجهەکەی کەمتر ئیش کراوە لە بازار کەمتر نرخەکە بۆیە لە کۆنەوە بزەبت لە 2009 ئەم شتە دروست بوو کاتێ مەتریێڵی نوێ هاتە ناو کوردستان لەو کاتەوە خەڵک ئەو خانوانەی کە بە مەتریێڵ نوێەکان دروست کرابوون پارەی زیاتری پێدەدان خەڵک بیری بۆ ئەوە چوو بەڵام گرینگە خەڵک بزانێت کە ئێمە لە ژوورەوە دەژین و لە ڕووکاری دەرەوەش پێویستە ئێمە کەلتوری خۆمان لەبەرچاو بگرین هەوڵ دەین ئەو کە ئەو واجهەی هەڵی دەبژێرین ئەمە لە ڕاستیدا ڕێنمایی زۆر هەیە لە شارەوانیەکان و هەوڵ دەدرێت ئەم بابەتە کۆنتترۆل بکرێ بەڵام خەڵک زیاتر زەخت دەکا و هەوڵ دەدا ئەو شتێک کە لە دڵێتی ئەوە جێبەجێ بکات بۆیە زۆر کات بابەتە ئەندازیارەکە لەبەرچاو ناگیرێت کە ئێمە واجهەیەک هەڵبژێرین کە هەوڵ بدات ئێمە لەو جەوە گەرمی کوردستان یان لە زستانی کوردستان بتوانین گەرمی و ساردی بپارێزین مەتریێڵێک هەڵبژێرین گەرمی لەخۆ بگرێ لە زستانە و لە هاوینیشا ئەو وزە ساردی کە لە ژوورەوە هەیە زووونی نەکا و تیشکی خۆری دەرەوە بە زووی تێپەڕ نەکا بۆ ژوورەوە بۆیە خەڵکەکە بزانێت چەند گرینگە ئەم بابەتە باشتر بڕیار بدات باش باسی ساردی و گەرمیت کرد من حەزەکەم زوو خێرا بچینە ناو ماڵەوە لە دەرەوە نەوەستی ناوە زۆر کێشەی تایە ژوورەکان شێوازی دانانی نەخشەی ژوورەکان ئەمەش دیسان و هەر لەسەر خواستی خەڵیان بۆ بە چاولێکەری ئێوە نەخشەی زۆر پرۆفیشناڵ و باش دانن بەڵام خەڵک حەز ئەکات ژوورێکی زۆر گەورەی هەبێت چۆنەڵێ دیوان خانەیەک دابنێت هەمووشیان لە یەک ژووری دیکە کۆ ئەبنەوە ئەو ژوورە هەر تەرکەکرێت ڕەنگە با ساڵیش یەک کەس نەچێتە ئەو ژوورە دووسێ چێشتخانەی لێیە کەچی وەک باسمان کرد لە سەرەتا لە دەرەوە خواردن دروستەکرێت ئەمە بۆ چیە گەڕێتەوە جگە لە ڕۆشنبیری خەڵکە چییە ئەمە بابەتی ئەمە ڕاستی دەبێ بزانین پرۆسەی دروستکردنی خانوو کارێکی هەرەوەزی کۆمەڵێک ئەندازیاری بواری جیاوازە لەوانە ئەندازیاری تەلارسازی کە بەرپرسە لەو بابەتە هەوڵ دەدا دیزایانی خانووەکە و بیرۆکەی خاوەن ماڵ بکە بەڕاستی لە هەمان کات ئەندازیاری شارستانیمان هەیە کە هەوڵەدا هەیکەلی بیناکە بە سەلامەتی ڕابگرێ ئەو ئەندازیاری تریشمان هەیە ئەندازیاری کارەبا و ئەندازیاری تایبەت بە ساردکەرەوە و گەرمکەرەوە و ئەندازیاری ئاوەڕۆ ئێمە کێشەکەمان لەوەیە خەڵک زۆربەی جار کەمتر ئاعتیماد دەکاتە سەر ئەندازیارەکان هەوڵەدا بیرۆکەی خۆی بسەپێنێ بەدڵنیایەوە تەنها کێشە خەڵک نییە ئەندازیارانیش لەوانەیە تا ڕادە کەمتر خەمن بەڵام ئەوەی من لە ناو بازارم و ئەیبینم خەڵک زەختەکە ئەوەی تۆ باست کرد
هۆکارەکە هۆکارێکی بۆ بە کەلتور چاو لێکردنە بەڵێ خەڵک ینی بیر لە خۆشگوزەرانی خۆی ناکاتەوە هەوڵ دەدا مەساحەتی گەورەی هەبێت کە نازانێ بۆچی بەکاری دێنێوە ئەوەیە بڵێن هەیەی کاگەرکان هەندێک جاریش لە بەرچاوگرتنی لایەنە ئابوووریەکە بۆ خاوەن ماڵ بۆ خاوەن خان و ڕەنگە هۆکارێک بێت ئایا چۆن من بمەوێ بە ئابوووریە کە ڕێژەیەکم دیاری کردووە پارە بەم ڕێژێ دەربچم ئەوەی کە من دەمەوێت لە هەمان کاتدا ئەوەی کە خۆشم پێویستمە وەکو دیکۆری ناوماڵ وەکو ناوماڵ وەکو جوانی هەموو ئەوانە پێی دەرباز بم چۆن ڕاوێژ بکەم چۆن ئەندازیار هەڵبژێرم ئەمە بابەتێکی گرینگە بابەت دروستکردنی خانوو ئەمە هەمان نەزانین کەسێک کە خانووی دروستەکە زۆربەی کات یەکەم جارێتی خانوو دروستەکە شارەزایی نییە و لەلایەشی زۆر گرینگە خانووەک دروست بکە کە بتوانێت زۆرترین پێداویستەکانی خۆی تێدا جێ بکاتەوە بەڵام ئێمە کێشەیەکمانێ ئەرزەکانمان بچووکە کە بۆ خانوو دیاریمان کردو لە کوردستان بەڕاستی ینی خاستن بۆ خەڵکی کەم دەرامەت و ئەوانەی کە مامناوەندن ئەرزەکە خۆی بچووکە ئەویش داواکاری زۆرە بۆیە زۆر کات ئەندازیاری تەلارسازەکان تووشی کێشە دەبن بۆی هەموو خواستەکانی ئەو خاوەن ماڵە جێبەجێ بکەن بەڵام گرینگە پێشەوەی خانوو دروست بکرێ ڕاوێژ بە ئەندازیارەکان بکرێ اینجا خەڵک بیر لەوە دەکاتەوە کە بۆ من ئەو تێچوە بدەم بە ئەندازیار و خۆمەتوانم ئەم ئیشە بکەم و فلان وای دروست کردەوە وەکو ئەو دەکەم و خەریتەکەی ئەوم بەدڵەوە بەڵام خانوو پلانی خانوو ئەندازیارەکان هەموو باشە زانن کە ینی هەر شوێنێک پلانێکی تایبەت بەخۆی پێویستە هەر خاوەن ماڵێک پلانێکی تایبەت بەخۆی پێویستە ئەبێ واجی هەو ڕێنمایی ئەو ڕێنمانی کە لە شاروانەکان دەرچن بە بەرچاو بگیرێن بەڵام دەتوانگیرێ ئەگەر بە هەماهنگگی لەگەڵ ئەندازیارەکە بتانی پێش ئەوەی دەست بەکارەکەت بکەیت دراسەیەکی باش بکەیت دڵنیا بە تێچوەکەت زۆر باشتر بۆ دەردەچێت لەوەی کە خۆت بیکەی هەڵە ناکەی لەو کاتێکە هەڵت نەکرد تێچوت کەمتر دەبێت لە هەمان کات پێش ئەوەی کارەکە بکەیت ئەتوانی بزانی خانووی داهاتوت چۆن دەردەچێت داوا لە هەندازیارەکان بکەیت کە دیزاینت بۆ بکەن دیزایانی ناوە دیزایانی دەرەوە دیراست بۆ بکەن دەربارەی تێچوەکان قسە لەگەڵ بکەن هەڵبژاردننی ماوەدەکان مناقەشە بکرێت ئەو کاتە باشتر دەتوانێت بڕیار بدرێت و کۆنتترۆلی تێچوەکان بکرێت زۆر باشە کاگەرکان ئەگەر بگەڕێینەوە بۆ ساڵانی پێشتر مەسەلەن بۆ نمونە 20 بۆ 30 ساڵ لەمەوە پێش لە خانوەکانە ژێرزەمین دروستەکرا فێنک بوو هەندێک خواردن و شت لەوێ هەڵ ئەگیرا تێک نەئەچوو لە واجهەی ماڵەکان کرپیش دروستەکرا بۆ ئەوەی کە ماڵ فێنک ببێت هیچ هەبووە لەم ساڵە نوێیانە خەڵک لە ئێوە داوا بکات بۆ نمونە لەسەر دیزایانی ئەوە بەڵام بە شێوەیەکی مۆدێرنەتر دروستی بکەن و ئایا سوود وەرگیراوە لە ئەو بیرە ئەندازەیەی کە پێشتر کراوە چکەوان زۆر بە چۆنەڵێت بۆی کە شت خراپ نەبێت ژێر زەمین هەبوو فلان هەبووە ئەمانە هیچ ئێستا سوودی لێ وەرەگیرێت لە ڕاستیدا زۆر کەم بەڵام ئەبێ بزانین هۆکارەکەشی ئەوەیە حالیان ئێستا خەڵک بۆیە وازی لە بناغی با بڵین لە ژێر زەمین هێناوە هۆکارەکەی تێچوە بەڕاستی خەڵک نایەوێت تێچوێکی زۆری هەبێ و دووەم شتیش ئەرزەکان وەکوتم بچووکن مەجای ئەوە نییە تۆ ژێرزەمینێ دروستکەیت لەبەرەوە سەوزایت نامێنێ لە خانوەکە حوشە و ڕاگررتنی شوێنی سیارەت نامێنێ خانوەکان بچووکن بەڵام ئەگەر بزانین هەمووشمان لە بیرمانە خانووی کۆن کە لە قوڕ دروستکرا بوو باشترین زۆری خانووە ینی لە کۆن باوباپیرانمان لەو گوندانە ژیان لەبێ ئەوەی هیچ ئامرازێکی فێنکەرەوەیان هەبێ بەڵام توانیویان لە ژیان بکەن لەو گەرما هۆکارەکە ئەبێ بزانین یەک لە هۆکارە سەرچەکان هەڵبژاردننی ئەو جۆرە ماوادە بۆ دروستکردنی خانوو کە زۆر سەلامەتە لە ڕووی وزا پاراستن ئەو فێنچی کە لە هاوینە تۆ باسیەکەی و ماواد تێک ناچی هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی بۆیە ئێستا حالیان ئەبێ بزانین گرینگە ئێستاش دووبارە ئەو بیرۆکە قەدیمانە سوودی لێ ببینین لەبەرەوەی خانووی ئێستا ئەگەر بزانی ئەو مەتریاڵانی کە پێشتر بەکار هاتووە چەند سوودی هەیە لە ئێستاشە هەموو خەڵک ڕوو دەکاتە ئەو جۆرە مەتریاڵانە هۆکارەکەی ئەوەیە گرانە کەمێک چکە ئەمە باسی کە ماوادی کۆن کەرپوز ئێستا شوێنی گرتەوە کەرپوز لە هەمان ئەو جۆرە ماوادە دروستکراوە بەڵام کێشەی کەرپوزەوەی کەمێک گرانترە لە ئەو بلۆکی کە ئێماڵی دەبژێرین بۆیە خەڵک ڕووی تێناکە بەڵام وزە پاراستنەکەی و ئەگەر دیراسە بکرێت لە ماوەی چەند ساڵی ژیان لەو خانوە ئەو تێچووی کە دەگەڕێتەوە لە سەرفی کارەبا و لە سەرفی گەرمکەرەوەکان زۆر باشە و خۆی تێچوەکەی خۆی دێنێتەوە و پاش چەند ساڵێ
فایدەکەی بۆ خاوەن ماڵ دەگەڕێتەوە. کاک ئەرکان پێشەوەی هەکار پرسیارەکەیکە وعد بێ من کە پارەم هەبوو ویستم خانوو دروست بکەم هەر لە خۆت ڕاوێژ وەرەگرم بۆی کە ژێر زەمینم بۆ دروستکە وەکو جاری جاران لەسەر ئەو شێواز و دیزاینە کۆنا حەزەکەم بڵێم ئەها چەند جوانە ئەم بابەتە بەس ئەگەر هەم بوو دەبێت کاگەرکان تا چەند نەخشەی خانوو دیزاین و ستایل و شێوازی خانوو دەبێتە شوناس بۆ شارێک بۆ وڵاتێک ینی بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا بەبێ ئەوەی یەک ئاڵە لەم وڵاتە ببینی ئەگەر چاوت کردەوە بەیانی هەڵسای تەنیا خانوەکانت بینی دەزانی تۆ لە بەریتانیا ئەمە شێوازی خانوەکانی بەریتانیا لاسازی ئەوانەوە تا چەند گرنگە کوردستانی ژوای لێ هاتووە ئێستا هەمووی بووتە 200 مەتری دابەشتووە یا 100 مەتریەکەی کە دوو قاتە هۆڵەکەی بۆشە وەکو وتم ئەندازیاران ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پرۆسەی دروستکردنی خان و باڵەخانەکان و لە کۆنیشە ڕۆڵێکی یەکجار باشتر و گرنگتریان هەبووە لە شارسازی یعنی بابەتی بەریتانیا خۆ دەزانی ئەکرا و بینانە هەموو بڕۆخێنرێن بەڵام ئەو کاتە ئەندازیارەکان و بە هەمانگی لەگەڵ دەوڵەت ئەمە کاری دەوڵەتە بەڕاستی خەڵک نەتوانێت کاتێک کە ڕێنماییەک دەرچوو ئەم ڕێنمایانە جێبەجێ نەکات لە بەریتانیا تۆ بۆت نییە بە هیچ شێوەیەک ئەوەی من پرسیارم کردبێ و دۆستم هەیە لەوێ دەژین بۆت نییە تۆ هیچ گۆڕانکاری لە ژوورەوەی خانۆکەشت بکەیت تا ڕێگات پێ نەدرێ و ئەو ڕێگا پێدانش لای خۆشمان هەیە بەڕاستی شارەوانەکان دێن و کەشفی خۆیان دەکەن بەڵام کێشەکە لە یەکشتا خەڵک مخالفە دەکا و حکوومەتیش کێشەکە لەوەیدا بووە بە واقع ناتوانرێ زیاد لە حەد زەخت لە خەڵک بکرێ خەڵک وا هەز دەکا کە ئەو بێبەش کراوە خەڵکێکی تر یارمەتی درەوە بابەتە باڵێن وێنە گەورەکە نابینێن ئەوەکەوەی تۆ باسی دەکەی شوناسی خۆمان خەریکە لە دەست دەدەین هیوادارم ینی بتوانین ئەو شوناسە بگەڕێنینەوە بۆ نمونە قەڵای هەولێر چەند جوانە هەر کاتێک خەڵک دێت هەولێر تۆ ئەبێ باسی قەڵای بۆ بکەیت ئەو زۆنی کە دەوروبەری قەڵای هەولێر دروست بووە و حکوومەت توانیوێتی کۆنتترۆلی بکاو نێڵی خەڵک دەستکاری بکاو دەبینی هەموو شێوازی قەڵایان لەخۆگرتووە و هەستێکی تایبەت پێ دەبەخشێ بەڵێ ئەوەش لە یاد نەکەین کە ئێمەی کورد هەمیشە ماڵمان بە کۆڵمانەوە بووە بەهۆی داگیرکارەوە هەر کاتە هاتووە دەستی کردو بە وێرانکاری ڕووخاندنی هەموو ئەو شتانی کە پێیوەستە بە کوردایەتی و بە شوناسی کوردیەوە بەو هیوای کە ئینشاڵڵە ئەم چەندین ساڵەیە کە ئێستا هەمومان لە نیشتیمانی خۆمانین بە هەمان شێوە بمێنینەوە و چۆنەڵێت ئەندازیاری کردن هۆشیاری ئەندازیاریکردن و سەقافەتی ئەوە بە جۆرە بچێتە سەرۆکە خەڵکیش هاو بۆ کوردستان بزانە ئەمە جێ دەست و پەنجەی ئەندازیارانی کوردە بە هیوام کاگەرکان و نمونێ وەکو کاگەرکان تەمەنیان درێژ بێ زۆر زۆر خۆشحاڵم دووبارە کاگەرکان ئەمڕۆ لەگەڵ ماوەی سوپاس سەرنجەکانت سپاس بۆ شڕۆڤە جوانەکانت تایبەت بە دیزاین و دیکۆر و هەردوو لە هەم لایەن ئەندازیارەک هەم سەقافەی خەڵک سپاسم بابەتێکی دیکەمان هەیە بابە خێرایی بە بابەتەکانمان تێپەڕین بۆی بە بەر زۆرترین بابەت ڕابگەین بۆ ڕێزگرتن لەو خزمەتەی کە چەندین ساڵە بە خەڵکی دەکات مەراسمی بڵاوکردنەوەی کتێبێک تایبەت بە وشیار بیاوەڵەیی ئەو کەسەی کە چاونەترسانە 38 ساڵە بە خۆبەخشانە مینکۆ دەکاتەوە بەڕێوەچوو جا وشیار بیاوەڵەیی دەڵێت کە تا لە ژیاندا بم لە بوای خۆمدا کە شارەزاییم تێدا هەبێت ئەوە هەر خزمەتەکەم 38 ساڵە کێبڕکێ لەگەڵ مەرگ دەکات بێگوێدانە مەترسیەکان لە هەر شوێنێک پێویست بوو بێت ئەو لەوێ بووە وشیار بیاوێڵەیی ئەو کەسەیە کە تا ئێستا زیاد لە 3 ملیۆن مینی لەسەر جەم ناوچەکانی هەرێمی کوردستان کۆ کردوتەوە ئەو لەو پێناوەدا قوربانی زۆری بە ژیانی خۆی و کەسە نزیکەکانی داوە بۆیە خزمەتەکانی لە دووتوێی کتێبێکدا کۆکرایەوە خۆم هەردوو قاچم قرتاوە دوو برام و دوو ئامۆزای شماتە شەهید بۆ 4 نەفەر کاکە بەمۆ شەهید بوو مختاری برام شەهید بوو ڕێبوار کەم ئەندام بوو فەیسەڵیش کەم ئەندام بوو یعنی خۆش هەردوو قاچەکانم لەداواتە قاچێکیانم ساڵی 89 قرتا بە لۆغمی ئیتالی یەکیان بە لۆغمی ئەمریکی لە پای ئەو خزمەتەی کە کردوویەتی لە هەندێک شوێن مزگەوت و قوتابخانە بە ناویەوە کراوە
بۆ ئەوەی لە داهاتووشدا ناوی وشیار بیاوێڵەیی زیاتر بە جیهاندا بڵاو ببێتەوە و بتوانرێت فیلمێکی لەسەر دروست بکرێ، بڕیارە ئەو کتێبە وەرگێڕدرێتە سەر زمانەکانی فارسی و عەرەبی و ئینگلیزی. پرۆسەکە بڵێن ئەوە دەستی پێکرد کە من بیرم کردەوە کارێکی دۆکمنتاری لەسەر کاگوشیار بکەم، بۆیە ماوەی 8 مانگ سەرقاڵی کۆکردنەوەی ئەرشیفەکەی بووم و بەشێکی زۆری ئەرشیفەکەی لە لای کاگڕزگار محەممەد ڕەشید ناسراو بە ڕزگاری خەتات لە هەڵەبجە لە لای ئەو بوو لەگەڵ چەند فۆتۆگرافەرێکی تر و ئەوەی لە سوشیال میدیا هەبوو لەگەڵ بەشێک لە کەناڵەکان من کۆم کردەوە تەسفیەکردن کارێکم لەسەر کردەوە بۆ فیلمێکی سینەمایی. هەر کاتێک باسی مین و قوربانی دەکرێت ناو و دیمەنی وشیار بیاوێڵەییمان بیر دەکەوێتەوە. ئەو بە ژیانی خۆی توانیوێتی بەشێکی ئەم نیشتیمانە لە دوژمنێکی شاراوە کە مینە پاک بکاتەوە. نووسینەوە و ئەرشیفکردنی خزمەتەکانیشی بۆ ئەوەیە تا لە داهاتوودا هەمووان بزانن کە کەسانێکن لە پێناوی نیشتیمانەکەیان ئامادەی هەموو قوربانیەکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. کاتێکە جەو زۆر گەرمە هەندێک خواردن هەیە حەز ناکەی وەکو چێشت و شت بیخۆی شوتی و ترێ زۆر خۆشە کە برسیتە نان و شوتی خواردووە من نان و شوتی و نان و ترێم خواردو زۆر خۆشە. جا باسی ترێتان بۆ بکەم لەم گەرمایە کە جوتیارێک لە شارۆچکەی عینکاوە خاوەنی زیاتر لە 60 جۆری ترێیە لە باخچەی ماڵەکەی پێشەنگایەکی تایبەت بە بەرهەمەکانی کردوتەوە کە 40 جۆری ترێ تیانمایش کردووە. جوتیارێک لە عینکاوە خاوەنی زیاتر لە 60 جۆری ترێ و لە باخچەی ماڵەکەی پێشانگایەکی تایبەتی بە بەرهەمەکانی کردوتەوە. سەلوان ترێ بەرهەم دەهێنێت و ماوەی 50 ساڵە خانەوادەکەی بەکاری باخداریەوە سەرقاڵن. ئەمە لەو باخە 46 جۆرمان هەیە، لەو معرەزە 40 جۆر عەرزمان کردیە، 20 جۆرمان مایە هێشتان دیراسی لەسەری دەکەین هەتا لەوانەیە ساڵی ئایندا بەرهەمی ئەوانش دەبی ئینشاڵڵا. خوناو 40 ساڵە خانەوادەکەی سەرقاڵی ئەم کارن، ئەویش 2 ساڵە درێژە بەکاری خانەوادەکەی دەدات. ئەو دەڵێت دەبەوێت ئەوەی خێزانەکەم تەمەنێکە پەرەی پێداوە ئەوە بە ئاسانی لەناو نەچێت. واین نەبیت شەراب بە کوردی خۆمان پێ دەرێن لە ترێڕەش دروست دەکرێت، خەل ئەوەش هەر لە ترێڕەش دروست دەکرێت و هەمان بوو سرکەی هەنار ئەوەش لە هەنار دروست دەکرێت. طبعا ئەمە لە کۆنەوە ئیشەمان هەیە بەس ئێستا دەمانوێت نوێکەینەوە و پەرەی پێ بدەن ینی بکەی لە ئیشەکی ڕسمی هەم هیوایەتە هەم ئیسفادەشی لێ دەکەی. ئەم جۆرە پێشانگایە هەوڵێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بازاڕکردنی بەرهەمی ئەو جوتیارانەی کە پەرا بە بەرهەمی ناو خۆ دەدەن. دەتوانین ئاسانکاری بۆیان دابینکەین، ڕۆتین بۆیان کەمکەینەوە، ئیش و کارەکانیان لە فەرمانگاکانی حکومەت یارمەتیان پێ بدەینکەوە بە زووترین کات تەواو بێت، دامیان بکەیتەوە یعنی بکەین زۆرترین خەڵک بێنەوە لێرەوە لێیان بکڕیت، نەچن بەرهەمی بڵێن ئەوانەی کە بیانین بکڕن، ئەوە بەرهەمی خۆماڵی وە لە پێشچاوی هەموو خەڵک یعنی بەرهەم دەهێنرێت. ئەوانە هەموو پشگیرین، شەرت نییە کەوا پارەدان پشگیری بێت. بۆیە ئەمە پلانەکی یاخود بیرۆکەیەکی زۆر توکمەمان هەبوو بۆ چۆنیەتی پشگیری کردنی ئەم جوتیارانە. وا بزانین ئەم تەجروبەیەش سەرکەوتوو بووە. 40 جۆری جیاوازی ترێ و بەرهەمەکانی لە فستیڤالێکدا نمایش دەکرێت کە بەرهەمی دەستی جوتیارێکی کووردە بۆ گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆ. ڕێناس ساڵی کوردستان 24 عینکاوە. جا ئەبێ ڕێناس چەنێ لەو ترێی خواردن و نەزانم تەنەوە حەز دەمێکە سۆڤان باسی ئەو ترێ دەکات لە هاوینان ترێ ئەوەندە خۆشە مەڕاستی ڕاست دەکە ئەگەر لێە ئەڵێن لە ژووری کۆنتترۆڵ پێماڵەن ئەوە بۆ ئەم راپۆرتە هاکار بنێدرایە بۆ چیلۆگرەی خۆم بێنەوە مەبەستی لەوەیەکەم دەست و دڵم باشە کە دەڕۆم ئەگەر سندوقێک نەوێت چیلۆیەک هەردێنەوە ڕێناس بەس بۆ خۆی خواردوێتی تر ئێمەی بۆی مە هیچی نەکەناوە گرنگەوەیەک بەرهەمەکە مادەم بەرهەمی خۆماڵی کوردستانە بەرهەمی باش بێ بە هیوان بەرهەمی کوردستان بەردەوام هەموو میوە جیاوازەکان لە بازاڕەکان باش بێ وەکەوەی کە چەند ڕۆژێکە گوێمان لێ دەبێت کە پەتاتی کوردستانیش ئێستا دەڵاتە دەرەوەی هەرێمی کوردستان هیوادارم هەموو بەرهەمەکانی دیکە هێواش خواستی ناوخۆ پڕکاتەوە بۆی بتوانین بۆ دەرەوەش ڕەوانەی بکەین. ئەم خاکە هەر ئاوادان بێ و ئێوەش هەمیشە لەش ساغ و تەندروست بن و بەخۆشی لە کوردستانی ئاوادان بژین. سوپاس کە لەگەڵمان بوو پرۆگرام کۆتایی پێهات. کاتێک خۆش.